پاشنیوەڕۆی ڕۆژی هەینی لە گەڕەکی سەرچناری شاری سلێمانی ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پاترۆڵ لە ڕێی بۆمبی لیکێنراوە. تەقیەوە و بەهۆیەوە دوو ئۆتۆمبیلی دیکەی نزیک لێیەوە سووتان و بە وتەی شایەت حاڵانیش کەسێک بە سووکی بریندار بووە و بەهۆی بەهێزی تەقینەوەکەوە زیان بەر باڵەخانەکانی ناوچەکە کەوتووە. ئۆتۆمبیلەکە لەلایەن عەتاسەراوی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خاوەنداری دەکرا کاتێک بە مەبەستی نان خواردن لەگەڵ چەند کەسێک چووەتە دەرەوە و دوای دابەزینی لە ئۆتۆمبیلەکە بە چەند خولەکێک ئۆتۆمبیلەکەی تەقیوەتەوە. سەراوی باسی لەوە کرد ڕووداوەکە بەرنامە بۆ داڕێژراو بووە و بە ئامانج گیراوە. لە پەیوەندی تەلەفۆنی پەیامدا لەگەڵ عەتاسەراوی سەبارەت بە ڕووداوەکە ناوبراو وتی ناتوانێت زانیاری زیاتر بدات و چاوەڕوانی لێکۆڵینەوەی دەزگا ئەمنیەکانە و نایەوێت پێش ڕووداوەکان بکەوێت. دوابەدوای تەقینەوەکەش هێزە ئەمنیەکانی سلێمانی گەیشتنە شوێنی ڕووداوەکە و دەستیان بە لێکۆڵینەوە کرد و ڕایان گەیاند دوای تەواوبوونی کارەکانیان و دۆزینەوەی ڕاستی و دروستی ڕووداوەکە ئەنجامەکەی بڵاو دەکەنەوە. بە پێی زانیاریەکان لە دوای ڕووداوەکە کەسێک لە شوێنی تەقینەوەکە دەستگیر کراوە، بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی ناسنامەی ئەو کەسەوە و چارەنووسی ئاشکرا نەکراوە و نازانرێت تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە بووە یاخود نا. بەر لە دەرکەوتنی ڕاستیەکان و دەست بەجێ لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە پەیجە سێبەرەکانی سەر بە یەکێتی و پارتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڵمەتی میدیاییان دژی یەک دەست پێکرد و یەکتریان بە ئەنجامدانی هەوڵی تیرۆرکردنی کەسی بە ئامانجگیرا و تۆمەتبار کرد.